هاونیشتیمانیانی خۆشەویست سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی مۆبینەرانەوە ئەبما و میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. ناوبڕ نادەین دەسەکەین بە بەرنامەکەمان. دوێنێ پێنجشەممە ڕێکەوتی هەژدەی بەفرەمبار کوردستانی شۆڕژگێر بەم مانگرتنی سەراسەری لە سەرجاوای لایەنە سیاسیەکانی کوردستان جارێکی تر یەکگرتووانە عەزم و ئێرادەی خۆی بۆ دژایەتی لەگەڵ دەسەڵاتی سەرکوت و بێمافی دووپات کردەوە. کوردستان بەم مانگرتنە گشتیە جارێکی دیکە نایەکی گەورەی بە دیکتاتۆریەتی کۆماری ئیسلامی بووتەوە و پێ لەسەر مافەکانی ئازادی بەرابەری گرتەوە کە پێناسەی خۆیەتی. مانگرتنی سیاسی گشتی سونەتێکی جێکەوتوو لە کۆمەڵگای کوردستانە. ئەم جارەش خەڵک هێزی یەکگرتوانەی خۆیان لەم شێوازەی ناڕزایەتی دەربڕینی سیاسیدا ئەزمون کرد و هاوکات پەیامێکی ڕوونی گەیان کە کوردستان لە ئاستاوانەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نابێ. بەم حاڵەوە ئێمە هێشتا لە ڕێگایە گەیشتن بە سەرکەوتنی کۆتایی هەندێک قۆناغمان لە بەردەمدایە کە دەبێ بە ژیری سیاسی و بە هەمان ئیرادە و ڕۆحیەی خەباتکارانەی تا ئێستا خۆمان بۆ تێپەڕکردنیان ئامادە بکەین. مانگرتنی گشتی کاریگەربوونی خۆی لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا بۆ زەمینگیرکردنی هێزە سەرکوتگەرەکان نیشانداوە. خەڵکی کوردستان بە گرتنەبەری ئەم شێوازەی خەباتی جەماوەری تا ئێستا چەندین جار هێزە سەرکوتگەرەکانیان لە بەرامبەر ئیرادەی یەکگرتووانەی خۆیاندا بە چۆکدا هێناوە. ئەم مانگرتنە جارێکی تر سیمای جەماوەری بوون و کۆمەڵایەتی بوونی ئەماخێزەی ئێستای دژ بە ڕژیمی ئیسلامی و بۆ دامەزراندنی داهاتوویەکی باشتر بەڕوونی بە خەڵکی دنیا نیشاندا. سەرکەوتنی ئەو مانگرتنە لە هەمان کاتدا پەیامێکیش بوو کە ئیجازە بە هیچ هێزێک نادرێ بە زەبری پارە و مێدیا و دیپلۆماسی دەست بەسەر بزوستنەوەی ڕزگاری خوازیدا بگرێت. چارەنووسی داهاتووی ئێران و کوردستان لەسەر یەکخستنی ئەزموونی خەباتکارانی جەماوەری ڕاپەڕی و دیاری دەکرێت. بژین خەڵکی خۆڕاگری کوردستان. سەربەرزی بۆ کوردستان، سەربەرزی بۆ بەرخۆدانی بزوتنەوەی شۆڕژگێرانەی خەڵکی کوردستان، خەڵکی شۆڕژگێری کوردستان. ئەمڕۆ هەمومان بە شانازیەوە خۆمان وەک هەمیشە بە سەربەرز دەزانین. ئەمڕۆ بۆ جارێکی تر مانگرتنی گشتی سەرکەوتوانە لەسەر تاسەری کوردستان بەڕێوە چوو. وەڵامی یەکگرتوو میلیۆنی خەڵکی کوردستان بە داواکاری کۆمەڵە و هەموو پارتە سیاسیەکان سەرکەوتووانە بەڕێوە چوو. ئەم مانگرتنە دەنجی ناڕزایەتی گشتی بوو دژ بە هەژاری و گرانی، بێکاری و نادادپەروەری، ستەم و چەوسانەوە و کوشتاری خوێناوی خەڵکی بێدفاعی ئیلام، کرماشان و مەلەکشاهی بەدەستی ڕژیمی پەت و سێدارە. کوردستان وەک هەمیشە لە تەواوی ماوەی حکومڕانی ئەم ڕژیمە نگری سەدا سەربەرز بووە و هەرگیز چۆچی بۆستەم دان نەنەواندووە. ئەمڕۆ کوردستان نەتەنیا ڕاوەستاوە بەڵکو سەری لە هەموو کاتێک بەرزتر ڕاگرتووە. ئەم یەکگرتنە میلیۆنیە موژدەیە موژدە. ئەمە موژدەی خەباتی بەردەوام، موژدەی ڕزگاری،
مژدەی داهاتوویەکی گەش و ڕووناک ئەمە مژدەی بەڕێوەبردنی ڕێگای هاوبەشە ئەمە مژدەی خەباتی هاوبەشە بۆ سەرکەوتنی یەکجاری هەر لێرەوە دەستی ماندووی هەمووتان دەگوشین و سپاستان دەکەین خەڵکی کوردستان سپاس کە بە ماندووی و فیداکاری خۆتان هۆکاری سەرەکی ئەم سەرکەوتنە شکۆدارە بوون ئێمە خەباتمان بۆ ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی درێژەی هەیە خەباتی ئێمە بۆ ڕووخاندنی شۆرش گێڕانەی ئەم ڕژیمەیە خەباتی ئێمە درێژەی هەیە بۆ بنیادنانی کۆمەلگایەکی ئازاد خەباتی ئێمە و خەڵکی کوردستان تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە درێژەی هەیە هەر بژی خەباتی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان بەردەوام بێشۆڕش و بۆ پێشەوە بەرەو سەرکەوتنی یەکجاری مانگرتنی گشتی وەک یەکێک لە تاکتیکەکانی خەباتی جەماوەری کاریگەری خۆی لە دژی کۆماری ئیسلامی نیشانداوە خەڵکی کوردستان بە گرتنەبەری ئەم تاکتیکە خەباتکارانەیە چەند جارێک پاشەکشیان بە کۆماری ئیسلامی کردووە و هێزی سەرکوزگەرەکانی ڕژیمیان لە ئاز ئیرادەی یەکگرتووی خۆیان بە چۆکدا هێناوەتەوە دوێنێ سەر لە نوێ نمونەیەکی شکۆزاری دیکەیان لە بەکارهێنانی ئەم تاکتیکە خەباتکارانەیە تاقی کردەوە ئەم مانگرتنەش هاوشێوە مانگرتەکانی پێشوو بە ڕوونی ڕوخساری جەماوەری و کۆمەڵایەتی ڕاپەڕینی ئێستای دژ بە ڕژیمی ئیسلامی بە خەڵکی جیهانی شاندا بەڵام گرنگی ئەم خەباتە لە بەردەوامبوونیدایە بەم هۆیەوە ئەرکی هەمومان چ لە کوردستان و چ لە ئێران بەگشتی ئەوەیەکە بە هێزێکی زیاترەوە درێژە بەم خەباتە بدەین کات و شوێنی ڕوبەڕووبوونەوەکان ئاگایانە دیاری بکەین گومان لەوەدانیە کە خەبات چ لە شێوەی ناڕزایەتی لە شوێنی کار و ژیان لە قوتابخانە و زانکۆکان لەسەر شقام و چ لە شێوەی مانگرتنی گشتی یان لە شێوەی مانگرتنی کرێکاری شێوازێکی بەرەنگاری جەماوەریەکە باوەڕ بەخۆ و هێزی خۆ دەباتە سەری و ڕێگا بۆ ڕێخستن لە ئاسی جەماوەریدا فراهەمەکات سەرهڵدان ژیانە بەرخۆدان ژیانە سرهلدان سری جیان هی برخودان نوازندان سرهلدان سری جیان هی برخودان نوازندان دنگ خورتا خوشتی من هل دنگ کچین دلوان دنگ خورتا خوشتی من هل دنگ کچین دلوان هی سرهلدان برخودان سرهلدان جیان هی هی برخودان جیان روستان کاریمیه پیش بچون ارمان جامعه روستان کاریمیه هی پیش بچون ارمان جامعه کردستان لحیف
هیویامه هی چاوه ولی ریچامه کردستان لی هیویامه هی چاوه ولی ریچامه دبی سرهلدان برخدان سرهلدان جیانه هی هی برخدان جیانه کار کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ کار کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ پشمرگش قادتی دنگ شهیدش گورستانی دنگ پشمرگش قادتی دنگ شهیدش گورستانی دبی سرهلدان برخدان سرهلدان جیانه هی هی برخدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سرهلدان جیانه. سپاسنامەی ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری لایەنە سیاسیەکانی کوردستانم لە بەردەستایە کە دوێنێ ئێوارە بڵاوکرایەوە. لە سەرەتای ئەم سپاسنامەیەدا هاتووە خەڵکی خۆڕاگری کوردستان، خەڵکی ئازادیخوازی سەرانسەر ئێران، حزب و لایەنە سیاسیەکانی ئێران و کوردستان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی. ئەمڕۆ پێنجشەممە 18 بەفرانبار کوردستان جارێکی دیکە سەلماندیەوە سەنگەری لەگی نەهاتووی خەبات و خۆڕاگری دژی کۆماری ئیسلامی ئێرانە. ئەمڕۆ خەڵکی ئازادیخوازی کوردستان بە مانگرتنی گشتی، داخستنی دوکان و بازار و شوێنە گشتیەکان و دەربڕینی ناڕزایەتی لە هەموو شار و ناوچەکانی کوردستان هەم متمانەی چەندبارەیان بە حزبە سیاسیەکانیان بەخشیەوە، هەم نیشانیاندا شۆڕشی ژن ژیان ئازادی نەکە لە پێ نەکەوتووە، بەڵکو لە قوڵایی کۆمەلگادا زیندووە و لێبراوە بۆ هەمیشە دەسەڵاتی دیکتاتۆری کۆماری ئیسلامی تێکەوە پێچێ. خەڵکی کوردستان پیشانی دایەوە کە لە هەمبەر تاوان و جینایەتەکانی کۆماری ئیسلامی لە لۆڕستان و مەلەکشای و شوێنەکانی دی بێجەنگ نابێ و ڕێگە نادا ڕێو ڕێبازی خوێن و خەباتی لاوان و ئازادی خوازان ون ببێ. هەروەها پشتیوانی خەڵکی کوردستان لە ناڕزایەتیە سەراسەریەکانی ئێران، محکومکردنی سیاسەتی هەڵاواردن و وەستانەوە لە هەمبەر جنایەتەکانی ڕژیم لە کوردستان، سەلمێنەری زیندوویەتی و گەشەی بزوستنەوەی سیاسی و نەسەوەی کورد لە ئێران و پێشکەوتنی خەبات و ڕاپەڕینی ئەم قۆناغە چەرەنووسازە دژ بە دیکتاتۆریەتی ڕژیمی ئێرانە. ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری حزبەکان لە کوردستان سپاسی خەڵکی خەباتکاری کوردستان و ئازادیخوازێنی ناوچەکانی تری ئێران دەکا کە بە مانگرتن و بەردەوامی ناڕزایەتیەکانیان وەڵام و پەیامێکی سیاسی ڕوون و جگەربڕیان بە هێزە سەرکوزگەرەکان و تەواویەتی ڕژیمی دەسەڵاتداردایەوە. خەڵکی بوێر و ئازادیخوازی کوردستان نیشانیان دایەوە هەڕەشە و تۆقاندن و سیاسەتی سەرکۆت هەنگاویان پێشێل ناکە و بۆ یەکڕێزی و یەکگرتووەی حەزبە سیاسیەکان و خەڵکی کوردستان ئەو پەیامە بە ڕاشکاوی ڕاگەندراکە بزوستنەوەی ئازادیخوازانە ئێمە پێناوەتە قۆناغێکی نوێوە. ئەم قۆناغە نوێیەش داخوازی لە پێناو بەردەوامی و سەرکەوتنی یەکجارەکیدا زیاتر و جیاوازتر لە هەمیشە بەستێنی لەبار بۆ یەکڕێزی، هاوخەباتی و هەڵمەتی پێکەوەی دەستەبەر بکەین و بەوەش هێزێکی زیاتر بە خەبات و بزوستنەوەکەمان بدەین. بزوستنەوەی سیاسی و مافخوازانەی کوردستان کە بەردەوام پێداگیری لەسەر فرەچەشنی و پێکەوە ژیانی کردووە و دژ بە پاوانخوازی و خۆسەپاندن بووە، جارێکی دیکەش پشتیوانی خۆی لە ناڕزایەتیە سەراسەریەکان دژی دیکتاتۆری کۆماری ئیسلامی ئێران ڕادەگەنێ و پێ لەسەر شێلگیری و بەردەوامی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان لە پێناو وەدی هاتنی ماف و داوەڕەوەکان لە ئێران دادەگرێتەوە. بژی هاوپشتی و یەکگرتووی خەڵکی مافخوازی کوردستان بڕوخێ کۆماری ئیسلامی ئێران.
ببرسیان بتێری بیرن نەچێیەکێتی ببرسیان بتێری بیرن نەچێیەکێتی یەگەر تۆی لەبێبێ هەتا هێز زیاتێبێ یەگەر تۆی لەبێبێ هەتا هێز زیاتێبێ دژمن لە هەڕەنجێبێ وتەفرەقەت دەکۆشێ چون تا ئێمە بەڵاو بین ئەو دەتوانێت سەروار بێت چون تا ئێمە بەڵاو بین ئەو دەتوانێت سەروار بێت یەگەر تۆی لەبێ بێ هەتا هێزە زیاتر بێت یەگەر تۆی لەبێ بێ هەتا هێزە زیاتر بێت وشار بچاو هەڵێنە ڕێڕزگاری ببینە وشار بچاو هەڵێنە ڕێڕزگاری ببینە یەگەر تۆی لەبێ بێ هەتا هێز زیاتر بێ یەگەر تۆی لەبێ بێ هەتا هێز زیاتر بێ تۆش و تۆش محتاجی لەشکێرێکی زۆر گەورە لێر و ژوورکەینەم دەورە لەشکێرێکی زۆر گەورە لێر و ژوورکەینەم دەورە یەگەر تۆی لەبێ بێ هەتا هێز زیاتر بێ یەگەر تۆی لەبێ بێ هەتا هێز زیاتر بێ تا ئێستا وەڵامی ڕژیم بۆ ئەم ناڕزایەتیە هێمنانە بریتی بووە لە هەمان وەڵام کە لە ماوەی چوارزەیە ڕابردوودا بە هەموو بزوستنەوە ناڕزایەتیەکانی داوەتەوە واتە سەرکوتی تونند و تێژ و خوێناوی هەروەک لەم ڕۆژانەی دواییشدا دیتمان ئێستاش ئەم سەرکوتە بربڵاوەش هەروە بەردەوامە بەڵام ئەم سەرکوتگەریە نەیتوانیوە پانتایی جۆگرافیای ناڕزایەتیەکان بەرتەسکاتەوە ئەم ڕاستیە ئەوەمان بۆ دەردەخات کە خەڵک چیتر لە سەرکوتکردن ناترسن و ئامادەن لە پێناو گەیشتن بە دنیایکی باشتر خۆڵماندوو بکەن. یەکێک لە تایبەتمەندیە دیارەکانی ئەم شەپۆلەی ناڕزایەتیەکان بریتیە لە فرەچەشنی شێواز و تاکتیکی ناڕزایەتی. هەر لە مانگرتنی تەواوەتی دوکان و بازاڕی شارەکان لە کوردستانەوە بگرە تا لە کاتی گونجاو کۆبوونەوە و خۆپێشاندانی سەر شەخامەکان. هەموو ئەمانە نیشان دەدەن کە کۆمەڵگای کوردستان خەریکی بەکارهێنانی شێوازە جۆراوجۆرەکانی خۆڕاگرین و خەریکن فێر دەبن هێزی خۆیان لەکوێ چ کاتێک و بە چ شێوازێک بەکاربێنن. چۆن ناڕزایەتی بەبێ ئاسۆ بەبێ ڕێخستن و بەبێ سیاسەتی ڕوون زوو ماندوو دەبێت. بەڵام ناڕزایەتی کە مانە ئامانج و پەیوەندی کۆمەڵایەتی هەبێت دەتوانێت مێژوو ساز بێت. کوردستان دەتوانێت مێژووی تازە بنووسێتەوە.
بیسەرانی عزیز هەروەک ئاگادارن ناڕزایەتیە جەماوەریەکان بەرامبەر بەو هەلو و مەرجە تاقەت بڕۆکێنەی بژێوی ژیان کە کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی ئێرانیدا سەپاندووە هەروایە دامەی هەیە و بووەتە بزوستنەوەیەکی بەربڵاو و مافخوازانە. ئەم بزوستنەوەیە ڕنگدانەوەی ڕق و بێزاری گشتیە سەبارەت بەو هەژاری هەڵاوسان بێکاری گەندەڵی و نایەکسانیە کە ساڵانێکە بەرەوکی خەڵکی ئێرانی گرتووەتەوە. خەڵکی کوردستانیش لە هەمان ئەو ئازار و بێبەشیە بەهرەمەندن کە بەشەکانی دیکەی ئێرانی هەژاندووە. پێویستەوەش زیاد بکرێت کە کوردستان لە دەیان ساڵی ڕابردوودا بەردەوام پێشەنگی بزوستنەوە کۆمەڵایەتی و ناڕزایەتیەکانی ئێران بووە. لە شۆڕەشی ژن ژیان ئازادیەوە بگرە تا زۆرێک لە بزافە مەدەنی و سیاسیەکان خەڵکی کوردستان گەلێک جار نیشانیان داوەکە لە ئاستەم و سەرەڕۆیدا سەردانانەوێنن. لەم هەلومەرجە هەستیارە مێژوویەشدا دەربڕینی هاوسۆزی و هاوپشتی خەڵکی کوردستان لەگەڵ هاوچارە نووسەکانیان لە سەرانسەر ئێران پێویستێکی سیاسی و استراتیژیکە. مانگرتنی سەرتاسەری ڕۆژی پێنجشەممە یەکێک لە ڕێگاکانی دەربڕینی ئەم هاوپشتیە بوو. خەڵکی کوردستان بە ئەزمموی خۆیان لەسەر ئەو باوەڕان یەکگرتووی چین و توێژی کرێکار و زەحمەتکێش بەبێ لە بەرچاوگرتنی سنوورە نەچەوەیی و جۆگرافیەکان تەنها ڕێگایە بۆ دەربازبوون لە هێژمونی سرمایه‌زاری و ستەم و سەرەڕۆیی ئاینی. ئازیزان خەڵکی کوردستان بە کرێکاران، بازاڕیان، خوێندکاران، ژنان و پیاوانی ئازادیخوازەوە دەرفەتێکی مێژوویمان لە بەردەمدایە. بە سازدان و ڕێخستنی خۆمان و زەنجیرەیەک مانگرتنی گشتی ملیۆنی وەک مانگرتنی پێنجشەممە هەژدەی مانگ کە توانیمان نیشان بدەین کە کوردستان وەک هەمیشە پێشەنگی خەباتی شۆڕەشگەرانە ئێرانە دەست لە ناو دەستی یەکتر بەرەو هاوسۆزی و هاوپشتی تەواو لەگەڵ سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئێران کە لە پێناو دەستەبەرکردنی نان و کار و ئازادی و دادپەروەریدا ڕاپەڕیون پشین بە وریاییەوە هەنگاوی زۆرتر هەڵبگرین. با بە خۆڕێخستن گرسنەبەری تاکتیکی سیاسی گونجە وەک مانگرتنی گشتی پەیامێکی ڕوون و ئاشکرا بۆ ڕژیم بنێرین و پێیان بڵین کە چیتر تەحەمڵ ناکەین و تا دووە هەناسە لە پێناو مافەکانماندا خەبا دەکەین. کاکفەرهاد بۆمانی نووسیوە ئەگەر بمەوێت ڕاستگۆ بم ئەوەی ئەم ڕۆژانە دەیبینم پێش هەموو شتێک ڕەوینەوەی ترسە. ترسێک کە ساڵانێک قورسایی دەخستە سەر کۆمەڵگا. ئێستا دڵی ئەم ترسە شکاوە کە لە شەقام لە زانکۆ لە بازاڕ و لە قسەی ناو خەڵکەوە دەردەکەوێت. فەزاکە گۆڕاوە نەک لە ناکاو بەڵکو بە شێوەیەکی قوڵ و بێگەڕانەوە. زانکۆکان دووبارە گەڕانەتەوە گۆڕەپان.
نەک تەنها وەک شوێنی ناڕزایەتی بەڵکو وەک بزوێنەری مانا و دروشم. دروشمەکانی ئەمڕۆ لە زانکۆ دەبیسترێن، ڕاشکاوانن، ڕادیکاڵن و لە هەمووی گرنگتر متمانەیان بەخۆیان هەیە. نەوەی نوێ بە دەنگی بەرز قسە دەکات و ئەم جارە قسەکانی لە پاڕانەوە یان تکان ناچێت، قسەی کەسێکە دەزانێت مافی هەیە و پاشەکشەیش ناکات. زانکۆ ڕۆڵی مێژووی خۆی دەگێڕێ، شکڵدان باسۆ نەک تەنها وەڵامدانەوە بە دۆخی ئێستا. بازاڕیش بێدەنگ نییە، تەنانەت ئەگەر هەمیشە لە شقامدا نەبیندرێت. داخستنی دوکانەکان هاوڕێیەتی بێدەنگ بەڵام مانادارە وەک مانگرتنی گشتی ڕۆژی پێنجشەممە لە کوردستان بۆ خۆیشی پەیامێکە. بازاڕێک کە بە ئەقلانیەتی یابووری ناسراوە ئەمڕۆ دەڵێت ئەم دۆخە ئیترکارانیە. زۆر کەس ڕەنگە نەیانەوەی دیان نەتوانن بێنە شەقام، بەڵام هەر ئەوەی چرخی یاسایی ژیان ڕدەگرن یعنی بڕیاریان داوە هەزینە بدەن و ئەمە کەم نییە. بەڵام لە هەمووی گرنگتر ئازایەتی خەڵکی یاساییە. کەسانێکە نە چالاکی سیاسی، نە ئەندامی ڕێکخراوە، نە بە دوای دەرکەوتنن. خەڵکێکە لە ساتەوەختەکاندا بڕیار دەدەن دەنگ بەرزکەنەوە، دروشم بدەن، نەترسن یان تەنانەت تەنها نیگاکانیان نەدزن. ئەم ئازایەتیە بچووک و پرش و بڵاوانە کاتێک لە تەنیژی یەکتر دادەندرێت دەبنە هێزێک کە هیچ دەستگایکی سەرکوت بە ئاسانی ناتوانێت کۆی بکاتەوە. خەڵک بە دروشم ئاماژە بە یەکتر دەدەن، ئێمە هەین تەنها ژنین. ئەمە دقیقەن ئەو شتەیە دەسەڵات لێ دەترسێت و بۆ شکاندنی دەست بۆ جۆرەها پرۆژە دەبات لە جیاوازی دەستکرد لە دروشمەکاندا بە پشتیوانی شاردراوە لە پەهلاویەوە تا دروستکردنی کۆبوونەوەی نمایشی و دروشم بۆ پەهلەوی. بەڵام ڕاستیەکە ئەوەیە دروشمی ڕاستەقینە لە دڵی جەماوەر دەردەکەوێت نەک لە سێناریۆ سازیدا. لە ناوەوە کە سیر دەکەیت دەبینیت کۆمەلگا خەریکی فێربوونە، فێربوونی ناڕزایەتی، فێربوونی خۆڕێخستن و متمانە بەخۆ، فێربوونی ناسینەوەی یاریەکان. ڕەنگە ڕیتمی جوڵە هەمیشە خێرانە بێت، ڕەنگە هەندێک جار پاشەکشە یان ڕاوەستان ببیندرێت، بەڵام ئاراستە گشتیەکە ڕوونە. زانکۆ بیر دروست دەکات، بازاڕ پشتیوانی دەکات و خەڵک ترس وەلا نەدێن. کاک فەرهاد لە درێژەی نووسراوەکەیدا نووسیویەتی من نازانم سبەی یان هەفتەی داهاتوو بە وردی چی دەبێت. ڕەنگە کەس بەڕاستی نەزانێت، بەڵام ئەوەی بە دڵنیاییەوە دەکرێت بوترێت ئەوەیە ئەم فەزایە دەستکردنیە و بە فەرمانیش کۆ ناکرێتەوە. ئەم فەزایە بەرهەمی ئەزمموی زیندوی خەڵکێکە گەیشتونەتە ئەو ئامانجەی بەردەوامی ئەم دۆخە ممکن نییە. کاتێکیش کۆمەڵگایەک دەگاتە خاڵێکیوە ئیتر تەنها کات چارەنووساز دەبێت، نەک ئیرادەی سەرکوت. ببرسيان بتيري برنتي يجيتي ببرسيان بتيري برنتي يجيتي يجيتو إلا بيبي أتاهز الزياطير يجيتو إلا بيبي أتاهز الزياطير کاک مەنسوور لە پەیوەند لەگەڵ ڕووفاندنی نیکۆلاس مادۆرۆ سەرۆکۆماری ڤێنزوئێلا پەیامێکی کورتی بۆ ناردوێن و نووسیویەتی کە بە بڕوای من ڕووداوی ڕەفاندنی سەرۆکی ڤێنزوئێلا واتە سەرۆکێک وڵاتێک لەلایەن ئەمریکاوە هیچ پاساوێکی جگە لە ملهۆڕی نییە. ئەمریکا یەکەم وڵاتی دنیایەکە دەستگای بەدناوی CIA لە سەراسەری دنیادا کردەوەی تیرۆریستی و ڕەفاندن و پیلانگێڕی دژی دەوڵەتانی نەیاری خۆی بەڕێوە بردووە. یەکەم دەوڵەتی دنیایەکە پشتیوانی لە دیکتاتۆرەکان و باندا ئینسان کوژەکانی کردووە کە دوانمونەی تاڵبان لە ئەفغانستان و ئەحمەد شەرع لە سووریایە.
ئەمەش نەک هەر بووەتە هۆی مایە سەپاندنی دەستۆ چاقمی تیرۆریستی و ئینسانکۆش بەسەر چارەنووسی کۆمەڵگاکاندا، بەڵکو هیندەی تر ڕاکێشانی جیهانە بۆ ناو توونێلێکی تاریک. ترامپ و ئەمریکا مافیەوەیان نییە خۆیان بکەنە کوێخەی خەڵکی ڤێنزوێلا لە کاتێکدا پاشخانی خۆیان هەمووی تاوان و کوشتارە بەرامبەر بە مرۆڤایەتی. هاوکات سیاسەتی گۆڕینی ڕژێمەکان لەلایەن ئەمریکاوە بە ناوی گواستنەوەی دیموکراسی و دژایەتیکردنی دیکتاتۆرەکان نەک هەر قسە و بانکەشێکی پوشە، بەڵکو خەڵکی عێراق و ئەفغانستان و سووریا و هیتر بە قیمەتی کاولبوونی کۆمەڵگاکان و کوشتاری سەدان هەزار کەس تەجربەیان کردووە. ترامپ بەڕوونی ڕاگەیاندووەکە دەیان هەوێت دەست بگرن بەسەر نەوتی ڤێنزوێلادا و ڕاگەیاندنی ئەوەی کە ئەمریکا خۆی ڕاستەوخۆ ڤێنزوێلا بەڕێوە دەبات. بەڵگەیەکی ڕاشکاوە بۆ داگیرکاری و ئەم تاڵانچیەتیە. ئەمپریالیزمی ئەمریکا بە سەرۆکایەتی ترامپ دەیەوێ لە نیوەی گوێ ڕۆژاوای زەوی کە بە باخچەی پشتەوەی زەوی بە پیتی بەرهەمهێنانی واتە بەرهەمهێنانی کۆمپانیا زەبەلاحەکانی ئەمریکای دادەنێت نفوزی رووسیا و چین وەکو دوو جەمسەری ڕکابەری ئەمپریالیستی لاواز بکات. داگیرکردنی ڤێنزوێلا هەنگاوێکە بۆ ئاراستەیەدا و ئەگەری ئەوەی کە وڵاتانی دیکەی ئەمریکای لاتین کە ئامادە نین سەریان بۆ ئەمریکا دابنەوێنن ڕوبەڕووی هەمان شقاوەچیەتی و ملهۆڕی ببنەوە. مەسەلەیەکی دوور نییە ئەوەش. کاک مەنسوور لە درێژەی نامەکەیدا دەڵێ لێرە قسە لەسەر حکوومەتی ڤێنزوێلا و کەسایەتی مادۆرۆ نییە کە بۆ دیفاع نابن، بەڵام کردەوەی ئەمریکا نیشانەی ئەوەیە کە جیهان لە ژێر سایە ئەم بلوکە ئەمپریالیستیانەدا و بە تایبەتی ئەمریکا ئایندەیەکی تاریکی دەبێ. ئەگەر بیرروڕای پێشکەوتووی جیهانی نەیتە مەیدان بۆ پێشگرتن بەم چەتەگەری و مافیا ڕەسمی و دۆڵەتیەی ئەمریکا. سرهلدان سری جیان هی برخدان نوازندان سرهلدان سری جیان هی برخدان نوازندان دنگ خورتا خوشتی من هل دنگ کچین دلوان دنگ خورتا خوشتی من هل دنگ کچین دلوان هی سرهلدان برخدان سرهلدان جیان هی هی برخدان جیان Ravastane karimeye peş beçun armancameye Ravastane karimeye hey peş beçun armancameye Kurdistanlı hivyammeye hey çavven velir çammeye Kurdistanlı hivyammeye hey çavven velir çammeye Dibi serhildan berxudan serhildan jiyane hey hey berxudan jiyane دنگ کار کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ کار کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ پشمرگش قادتی دنگ شهیدش گورستانی دنگ پشمرگش قادتی دنگ شهیدش گورستانی دبی سرهلدان برخدان سرهلدان جیانه هی هی برخدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سرهلدان جیانه هاوڕێی خەبات دەڵێ جارێکی تر شەقام بوو بە شوێنی تێکەڵاوی جاواکاری نان و ئازادی هەر بۆیە خەڵکی وەگیان هاتووی شەقامەکانی شارە دوور و نزیکەکانی ئێرانی گرتووەتەوە. ئەوەی ئەمڕۆ لەم قۆناغەی ناڕزایەتیە خەڵکیەکاندا دەبیندرێن کارزانەوەیەکی تەنها ئابووری نییە، ئەم ڕاپەڕینە وڵامدانەوەیە بۆ نەزمێک کە لە هەمان کاتدا
سەرمایە سالار، پیاو سالار و سەرکوتگەرە. لەم نەزمەدا گرانی دارو و بنزین بە خێرایی دەگۆڕدرێت بۆ گرانی نان، دەرمان، کرێخان و خوێندن و هیتر. وەرگێڕانێک کە بۆ هەمووان یەکسانیە. چینی خوارەوەی کۆمەڵگا، کرێکاران، پەرستاران، مامۆستایان، دەستفرۆشان، خوێندکاران و بەتایبەت ژنان و منداڵان یەکەم قوربانیەکانیان. سەرمایەداری دەوڵەتی ڕانتی بە تایبەتیکردنی خزمەتگوزاریەکان و ئازادکردنی نرخەکان تێچووی قەیران پاڵ تێوەنێ بۆ ناوماڵەکان. ئەم ناڕزایەتیانە ڕاستیەکی سادەمان بیر دەخەنەوە. قەیران یابووری ڕێکەوت نییە، بەرهەمی نەزمێکە کە قازانج پیرۆز دەکات و ژیان هەرزانەکات. وەڵامی ئێمەش بە هەمان ئەندازە سادە و ڕیشەیە. ژن، ژیان، ئازادی، ئەویش نەک وەک درۆشم، بەڵکو وەک بەرنامەیەک بۆ شکاندنی هەژاری، سەرکوت و جیاکاری، نەک لە چوارچێوەی تەحریفدا، بەڵکو لە واقعی خەباتی جەماوەریدا. هاوڕێ خالد نووسیویەتی هاوڕێیان حتمما ئێوەی وساری خامنەیتان بیست کە باسی ئەوەی دەکرد کە بە قسەی ئەو اختشاشکەر کە مەبەستی خەڵکی تووڕە و ناڕازیەت دەبێت لەسەر جێگەی خۆیان دابدرێن. جا ئێستا قسەی من ئەمەیە. لە بەفرامباری 96 تا بەفرامباری 1404 خامنەئی هەر ئەم قسانەی کردووە و نەیتوانیوە هیچ شتێک لە جێگای خۆی دابنێت. نەیتوانی قاسم سلێمانی سپاسەلاری خۆی و ئەندازیاری بەرەی مقاومەت بپارێزێ. نەیتوانی بکوژی سلێمانی لە جێگای خۆی دابنێت. لە سووریا و لە دەیرەزور نەیتوانی دوای ئەو زەربە قورسانەی کە لە ئیسرائیل خواردی هەمان قسەی کردو، بەڵام هیچیشی بۆ نەکرا.
نێتوانی نەسرۆڵا بپارێزێت و بەشار ئەسەد لە جێگەی خۆی ڕابگرێت. نەیتوانی حجابی زۆلەمنێ بە کوشتار و سەرکەوتوو لە سێدارەدانیش ڕابگرێت. نەیتوانی بەرنامەی ئەتۆمی ڕابگرێت. نەیتوانی ئابووری سەرپێ ڕابگرێت. نەیتوانی سەرۆکی خۆشەویستی خۆی واتە ئیبراهیم ڕەئیسی زیندوو ڕابگرێت. نەیتوانی سەردارەکانی سوپای سڵامەت ڕابگرێت. نەیتوانی تابووی هێرشی ئیسرائیل بۆ ئێران بپارێزێت. ڕێبەرێکی وەها دوای 6 ساڵ کە هیچ شتێکی بەو شێوەیە نەیتوانیوە لە جێگەی خۆی ڕابگرێت، کاتێک ڕووبەڕووی ناڕزایەتی سەراسەریەکان دەبێتەوە دەبێت چی بکات؟ بێگومان ئەم قسەیشیە ناچێتە سەر و هیچیشی بۆ ڕا ناگیرترێ. هاوڕێفەتانە لە پەیامێکدا نووسیویەتی ناڕزایەتی و مانگرسنەکان ئەگەر بیانەوەی ببنە هێزێکی گۆڕان دەبێت لە دوو بەرە تێپەڕن. یەکەم سەرکوتی ڕووتی کۆماری ئیسلامی کە ئەویش لە بەردەوامی ناڕزایەتیەکان و جەماوەریبوونی ناڕزایەتیەکان بە ئەنجام دەگات. دووهەم تەحریفی نەزمی مێدیاکانی شاخوازی. مێدیاگەلێک کە بە ڕەواڵەتی بێلایەنی هەوڵ دەدەن ناڕزایەتیەکان لە ناوەڕۆکە ڕادیکاڵ و چینایەتیەکەی بەتاڵ بکەنەوە. ساڵانێکە ئەم مێدیایەنە نەک تەنها چاودێر بەڵکو چالاکی کاریگەرن لە تەحریفی گۆڕەپانی ناڕزایەتیەکان و هەوڵ ئەدەن بەرەو ڕێگایکی بێمەترسی بۆ نەزمی سرمایە ئاراستە بکەن. خەڵک هێشتا ڕۆڵی یەکێک لەم مێدیایەنەیان لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیدا لەبیر نەچووە. ئەوان بە دەستکاری ناڕزایەتیەکان گێڕانەوەیەک دروست دەکەن کە تیادا دروشمەکانی نابۆ هەر جۆرە دیکتاتۆریەتێک واتە نەشێخ و نەشا دەسەرزرێنەوە. ئەم سڕینەوەیە ڕێکەوت نییە، ئەنجامی هاوسۆی ئایدۆلۆژیکە لەگەڵ نەزمێکە گۆڕانکاری لەسەرەوەدا دەبینێت، نەک لە گۆڕینی پەیوەندیەکانی هێزی کۆمەڵایەتی. تەحریفی مێدیایی کاتێک مەترسیدارتر دەبێت کە بە بەرجەستەکردنی نۆستالژیای پاشایەتی ناڕزایەتیەکان دەکاتە پرۆژەیە کە بڕیارە بەبێ دەستلێدان لە پەیوەندیەکانی چەوسانەوە تەنها ئەنجامەکەی جێگۆڕکەی هێز لەسەرەوە بێ. بۆ ئەم جێگۆڕکەیە تەنانەت لە خۆشیان مایە نانێن بەڵکو چاوی هیوایان بۆ قەدەرەکانی جیهانیە. من لەسەر ئەو باوەڕم ئەمە هاوڕێفەتانە ئەڵێت.
مانگرتن و شەقام گۆڕەپانی ڕزگارین شوێنێکە دەنگی خوێندکاران ژنان کرێکاران و هیتر تیادا بەرزکراوەتەوە و هیچ مێدیایەک ناتوانێت بە تەحریفی ئەم دەنگانە نفوس بکاتە ناو دڵی ڕاستی ژن ژیان ئازادی و برینداری بکات. وریای ئێمە لەم قۆناغەدا بەندە بە پاراستنی شەقام و داواکاریەکانی. خیابان خروشاوا هستا و زندو خیابان خروشاوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگان خیابان سنگان شری خیت فنگو سری پر لعندش 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 بازار شکونش و دیلم بازار شکونش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود. هاوڕێ فەرزاد نووسیویەتی با بزانین بۆچی لە شارە گۆڕەکانەوە بگرە تا دوورترین شوێنەکانی ئەم کۆمەڵگایە دەنگەکان بەرز و بەرزتر دەبنەوە. هاواری بترسن ئێمە هەمومان پێکەوەین لە هەموو شوێنێک دەبیسترێت. ئەم ئێمە کێن کە دەنگیان لە هەر خڕۆشانێک بەرزترە و کب ناکرێت. ئەم دەنگە لە دەنگی گولە و قامچی بەهێزترە چونکە لە دڵی خەڵکی وەگیان هاتوو هەڵدەقڵێ کە هیچیان نییە بۆ لە دەستان نەنانیان هەیە نە ئاو نەهەوا. ژنان کرێکاران جوتیاران خوێندکاران و بەشێک لە بازاڕیان ڕێگەیەکیان بۆ زیندومانەوە لە پێشەدانیە جگە لە خەبات بۆ ژیان ئازادی خۆشگوزەرانی و ئاسوودەی. خەبات دژی پێکاتەیەکە لەسەر بنەمای نایەکسانی جیاکاری گەندەڵی و توندوتیژی بنیاد ناوە و تا ددان چەکدار لە بەرامبەر خەڵکدا وەستاوە تاکە ڕێگەی ڕزگاریە. بزوستنەوەی پێشکەوتن خوازی ژن ژیان ئازادی لە هەمان کادا دژی دوو هێزی دواکەوت و هاوس و بەردەوامە. هەم کۆماری ئیسلامی و هەم ئەوانەی خەونی گەڕانەوەی خانەدانی پاشایەتی و حکوومەتێکی تری پیا و سالار سەرمایە سالار ئاین سالاری و سەرکردگەریان هەیە. من پێم وایە ئەم هێزانە کە پارێزەری سیستەمی چەوسانەوە و بێمافین چارەیەکیان نییە جگە لە تەسلیم بوون بۆ هێزی گەورەی شۆڕش و دەستکەوتە بە نرخەکانی خەباتی خەڵک چۆن شۆڕشی گەورە جەماوەری ئێرادەی خۆی بۆ ڕزگاری دەپێوێ. دەریایەکمان داوەتە پێش لێناگەڕین دەنگمان کرد بێ هەنگاو هەڵئەگرین بەرەو پێش دەریایەکمان داوەتە پێش لێناگەڕین دەنگمان کرد بێ هەنگاو هەڵئەگرین بەرەو پێش ڕاپاڕیوین دەریایەکمان داوەتە پێش لێناگەڕین دەنگمان کرد بێ هەنگاو هەڵئەگرین بەرەو پێش.
هاوڕێ ئەفشین لە پەیامێکدا نووسیویەتی بە چ زمانێک بوترێت کە ناکرێت دەنگی خەڵک نەبیسرێت، ناکرێت نەیان بینین، ناکرێت خەڵکێک کە تا هەر ئەم دوایەنە نەتەوەی غێرەتمەند بوون و مایەی شانازی تا دەنگی ناڕزایەتی بە حەقیان بەرزکردەوە ببنە وابەستەی بیانی و اختشاشگەر. چۆن پێتان بڵین ناکرێت بەڵێن بدەن کە دەنگی ناڕزایەتی دەبیستن و گۆیا لەگەڵ ناڕازیاندا دادانیشن بۆ گفتوگۆ، بەڵام لەولاوە خەڵک بگرن بیشیان کوژن. چۆن پێتان بڵین ناکرێت کە دە لە سەدی کۆمەڵگا لە ناو پارەدا خۆیان هەڵدەخەن و دەخۆن و دەبەن و دەسترێژی بکەن و گوبان بکەن ئاو لە ئاو ناجوڵێت و ئەوانی تر ینی بەشی زۆری خەڵک هەمیشە گیرۆدەی خەرجی کەمەرشکێن و هەموو ڕۆژێک کەمەرشێنتری ژیان بن. ناکرێت چاوەڕوان بن خەڵک ئەوەی دەبێت تێنەگەن یان تێبگەن و بەردەوام خۆیان چاوی لێ بپۆشن. ناکرێت بە خەڵک بڵین کوێر بن و هیچ نەبینن، کەڕ بن و هیچ نەبیستن، لاڵ بن و هیچ مەڵێن. ناکرێت بە خەڵک بڵین جیهانی ئەمڕۆ لە پێناو ژیانی نادیاری سبەی فراموشکەن. کاتێکیش هاتە دەنگ پێیان بڵین ئاژاوەچی و دواییش بیان گرین و بیان کوژین. ناکرێت. ئاکامەکەی دەکا بەوەی کە دەبینن. خەڵتان بە دەنگ دێت و پێتان دەڵێ ئیتر بەسە ئێستاش ئەو کاتەیە. شیریانی بخشندەی ماڵ و سال و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تا جانمان مابێت بیر نامێشکابێت ئەوزان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە ناگەینا دوایی دێن نەتاقیڕێت نادووری دێت سەرما و برسێتی و ئازاری ژان 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 نامەڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناوەتن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی. هاوڕێ بێستون لە نووسراوەیەکدا دەڵێت ئەوەی ئەم ڕۆژانە لە شەقامەکانی تاران و هەندێک شاری تر دەبیندرێت تەنها ناڕزایەتیەکی پیشەیی بۆ زیادبوونی نرخی درا و زێڕ یان دابەزینی خێرای بەهای تمەن نییە. ئەم ڕووداوە دەبێت وەک نیشانەیەکی بنەڕەتی و قوڵتر تێبگەین. نیشانەیە کاتێک لە دڵی محافزەکارترین کەم مەترسیترین و سەقامگیر خواستترین بەشی کۆمەڵگاواتە بازار دەردەکرێت، گرنگیەکی چەند قات دەبێت. بازار بە زۆری دوایین گروپەکە دێتە شەقام نەک یەکەم. ئەگەر ئێستا هاتووە مانای ئەوەیە شتێک لە بنەمای حیساباتی یابووری کۆمەڵایەتی و تەنانەت دەرونی ڕووخاوە. بازار لە ئێران تەنها چینێکی یابووری نییە، دامەزراوەیەکی مێژوویە کە هەمیشە ڕۆڵی پارێزەری سەقامگیری ناوبەندی نەزمی کۆمەڵایەتی و بەرگری قەیرانەکانی گێڕاوە. بازاڕیەکان نەک ئارمانخوازن و نە شۆڕژگەر، لۆژیکێکیان لۆژیکی مانەوەیە، پێشبینی کراوی و کەمکردنەوەی مەترسیەکانیشە. کاتێک هەر ئەم گروپە دەگاتە خاڵێک کە دروشمی نەفیکەر و تەنانەت ڕووخێنەرانە دەدات، دەبێت دان بەوەدا بنین کە ئەیتر سەقامگیریەک بۆ پاراستن نەماوە. ڕەواڵەتی قازانج و زیان لە کارکەوتووە. پارەی نیشتمانی لە ئامرازی گۆڕینەوە بووەتە سەرچاوەی دڵڕاوکێ و نائەمنی. لە هەمووی گرنگتر متمانە بە توانایی دەسەڵات بۆ بەڕێوەبردنی قەیرانە کۆبووەکان لە ناوچووە.
لە زمانی کۆمەڵناسانی سیاسیدا ئەم ساتە دەکرێت ناوی بنین لەتبوون لە هاوپەیمانیەتیە پارێزەرەکانی سەقامگیری نەزمی هەبوو. ساتێکە کۆڵەکە بێدەنگەکانی ئەم نەزمە ئیتر هۆکارێک بۆ بێدەنگی نادۆزنەوە. زۆر جار وتومانە و دووبارەی دەکەینەوە کە کۆماری ئیسلامی لە ناوخۆ و لە نێو پێگەی کۆمەڵایەتی خۆیدا پووکاوەتەوە. دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باڵارانە ئەو زولفانەی سەما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باڵارانە سوێن بە ئاسۆ سوێن بە دایکم سوێن بە کۆماری باوکەکان سوێن بە قرچەی پەلکەکانە وەختێ دەڕژێ لەسەر شانە مەزروی کۆڵانەکان چاوەڕوانی شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواتان ناواتەکان بۆ زانیاری خەباتەکان ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە بەسەر هەڵدان ئازایی بە تێکۆشان بۆ ژنجیان گیان ئێمە خەڵاتێکە بۆ وڵاتمان بۆ ئازادی سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 کاک سەعید نووسیویەتی داواکاری ڕفاهی و ئابووری هەر لە یەکەم ڕۆژەکانی دامەزرانی ڕژێمەوە سوکایەتی پێکرا. وایان بانگەشە دەکرد کە ئاینی و بەهاکانی معنەوی ڕەسەنن و هەموو شتێکی دیکە لە پلەی دواتردا گرنگن. ڕژێم پشتی بە بەهێزترین گەنجینەی کەلتوری و مێژووی خەڵک بەست بوو. دڵنیا بوو هێشتاش دڵنیایەکە هیچ ڕەوت و هێزێک ڕکابەری نابێت. لەم بارەیەوە هەڵەشی نەکردووە. چەندین دەیە هەموو هێزە دژبەرەکانی بە پشبەستن بە ئاینی سەرکوت کردووە و لە مەیداندا دەری کردوون. ڕژیم دەیتوانی لێنەهاتووی گەندەڵی بێتوانایی و زیادەڕۆیی نامەشروع بە پشبەستن بە ئاین بێهەزینە بکات. هیچ چاکسازیەک لە پێکاتەی خۆیدا قبول نەکات. هیچ شتێک لەسەر پێوەری وێرانکەری دەرفەتخوازەکان بنیاد بنێت. تێچووی قرس بۆ خەڵک دروست بکات. بەڵام لەلایەن ناڕزایەتیەکانی خەڵکەوە دڵنیا بێت. دڵنیا بوو و هێشتاش دڵنیایە دەنگی خەڵک بە جێگایەک ناگات تا کاتێک کەمینەی ئاینی لایەنگری ڕژیم بن ئەوانی دیکە هیچ کێش و دەنگێکیان نییە تەنانەت ئەگەر زۆرینەش بن. ئەو کەمینەیە پشت بە دیواری بەهێزی ڕاستی ئاینیەکان دەبەستن و ئەو زۆرینەیە ناڕازیە پشت بە پێداویستیە مادیەکانیان. بەم جۆرە دەوترا ئەو کەمینەیە هێزی زیاتر لە زۆرینەکە بەرهەم دەهێنێت. بەڵام چیرۆکەکە گۆڕاوە. یاسای پشتبەستن بە گەنجینەی بەهاکانی ئاینی ئیتر کارایی خۆی لەدەستداوە.
ڕێژەی نامەعقولی هەڵاوسان دابەزینی بەهایجرا و بەردەوامی قێرانی ئابووری و بەردەوامی گەندەڵی و بێکاری بۆ چەندەیە واتایکی تازەی لە گۆڕەپانی سیاسی ئێراندا دروست کردووە. ڕاستیەک بە ناوی ژیان سەری هەڵداوە، ئەوەی خەڵک بە ناوی سکاڵا لە هەڵاوسان و بەهایجراوی نیشتمانی دەیخوازن داواکاری ئابووری نییە، داواکاری کەمترین ئیمکانی ژیانە. هەست بە مەترسی دەکەن، مەترسیەک کە بوونی خۆیان و منداڵەکانیان لەسەر لێواری پرچەوکاوی نەماندانەوە. لە بارودۆخێکی وهادا تەنانەت خودداش دەبێتە بابەتێکی لاوەکی. خەڵکی ئاینی خۆدا بەهۆی ژیانێک کە پێبەخشیون ستایش دەکەن. کاتێک هەموو ئیمکاناتەکانی ژیانیان لە مەترسیدا ببینن، ئیتر ستایشی خودداش لەبیر دەکەن. ڕوبەڕووی ڕاستیەکە ڕۆژێک بە ناوی بەهاکانی ئاینی بنیادنرا ڕاستیەکی دیکە سەری هەڵداوە. هەوڵ بۆ ڕزگارکردنی ژیان شتێکە لە بەهاکانی ئاینی لە پێشترە. ئایا ڕژێمێک کە ڕۆژێک لەسەر گەنجینە بەهێزەکانی ئاینی دامەزراوە لەم توانە و لێهاتووی و زیرەکیە بەهرەمەندەکە پشت بە گەنجینێکی بەهێزتر بە ناوی ویستی هاوبەشی مانەوە و ڕزگارکردنی ژیان ببەستێت، هەر ڕۆژێک تێدەپەڕێت ئەم هیوایە کەمترە بێتەوە. لە تاڵە سوار و ئەفراسیاوەوە بانگەوازی ڕۆڵە شەڕژێرەکانی کوردستان دەکەین. شنەی باوی هەواڵێک لە لای کاک فعاد و کاک شوانەوە و پێیان بڵێن ڕۆڵەکانمان دووبارە سەر شاخەکانی کوردستان بگرن، سەر لە نوێ کوچە و کۆڵانەکانی سنە کێنەوە بە سەنگەر. لە بان کوچکە ڕەشەوە سرودی بانگەوازەکەی کۆمەڵە بخوێن و بەرخۆدانەکەی کاک فەخرە دووپات بکەنەوە. لەسەر بێسیمەکەی گوردانی شوانەوە بە ئارێز و نەکەرۆز و شاهۆ بڵێن دوژمن تێکشکا و کوردستان ئازادە. بە هەواڵی سەرکەوتنتان دڵی خەڵکی کوردستان شاد بکەنەوە. هێزی دوژمن تێک بشکێنن، هەر وەک دکتۆر جەعفەر دەرمانی دەردی هەژاران بن. بیری عەداڵەت خوازانەی کاک سدیق زمانی ئاگرینی شۆرش بن. لە کاک خانەوە فێری خۆراگری بن. لە ڕۆژەکەی کاک هەمەحسێنەوە دەنگ هەڵبڕن، بیرتان بۆ پاراستن و سەداقەت و پاچی و ئەخلاق و کردەوەی چاک پەروەردە بکەن. هەمیسان بە دەنجی چەکەکانتان بۆ ڕزگاری کوردستان هەنگاو بنێن و دوژمنی زۆردار تێک بشکێنن. هاوڕێفسانە لە نامەیەکدا نووسیویەتی لەگەڵ پەرەسەندنی خەباتی خەڵک دژ بە بارودۆخی ستەمکارانەی زاڵ، واتە دژ بە گرانی، هەژاری، گەندەڵی پێکاتەیی، سەرکۆد، ئەشکەنجە و لە سێدارەدان و بۆ مافی نان کارازادی هەموو ئەوانەی بۆ پاراستنی بارودۆخی ئێستا تێدەکۆشن دەست بەکار بوون و بە فێڵ و تەڵەکەی جۆراوجۆر هەوڵ دەدەن جوڵانەوە ڕاستەقینەی خەڵک لە شەقامەکاندا بەلاڕێدا بەرن
لاواز و خەفێ بکەن بۆ هیوای بتوانن لە ڕێگەی دروستکردنی گومان لە ڕاستی خەباتە مافخوازەکانی خەڵک ببنە هۆی لادان سەر لە شێواوی و دابەشبوون لە نێوانیاندا. ڕەوتی سەڵتەنەتخواز یەکێکن لەو ڕەوتە دژە شۆڕەشگێرانەی کە سەبارەت بە جوڵانەوەی دوایی کۆمەڵانی چۆساوە و بەندکراوی ئێران بە دەنگدانی ساختە و شێواندنی ئاگاهانەی سەدانی ڤیدۆ لە خۆپێشاندانەکان و مۆنتاژی ئامانجداریەوان هەوڵ دەدەن خەباتێک کە سەربەخۆ خۆڕسک و لە داخوازیە ڕاستەقینەکانی کۆمەڵانی خەڵکەوە هەڵقڵاوە بە ناوی خۆیان تۆمار بکەن و دەستی بەسەردا بگرن. ئەم پرۆژە مێدیایی پرۆپاگەندەیە با سڕینەوەی دروشمە ڕاستەقینەکان بەرجەستەکردنی وێنەی هەڵبژاردا هەوڵێکی ڕێکخراوە بۆ دزینی دەنگی شقام و سەپاندنی بەدەلێکی دەستکرد و چەواشەکردنی ڕێبەریەکی درۆین بە جوڵانەوەی کە هیچ پەیوەندیەکی بەوانەوە نییە. لە ڕەوتی ئەم هێرشە ڕێکخراوەیە دەبینین مێدیاکانی وابەستە وەک ئێران ئینتەرنەشناڵ، مەنەتۆ و BBC فارسی کەوتونەتە کار و هاوکار لەگەڵ چالاکی بەرفراوانی هەزاران ئەکاونتی سایبەری بەکرێگیرا و ئامانجی دیاریکراوی دروستکردنی گومان سەر لێ شێواوی دابەشبوون لە نێوان ستەملێکراواندا بە مەبەستی لادان، لاوازکردن و خەفەکردنی جوڵانەوە ڕاستەقینەکانی خەڵک لە شەقامەکاندا دەکەونە دوای. هەوڕێست ئەفسانە لە درێژەی نامەکەیدا نووسیویەتی ئەزمون نیشانی داوە ئەم ڕەوتانە لە دەنگی خەڵکن وێنە خوازیاری ئازادین. ئەرکیان دەست بە سەرداگرتنی خەباتی کۆمەڵانە، تێکدانی هاوپشتی خەڵک و خۆشکردنی ڕێگا بۆ دووبارە بەرهەمهێنانەوەی دەسەڵات لەسەرەوە بە ڕوخسارێکی بۆ یاخرا و فریودەرە. لەسەر ئەم بنەمایە وریایی و هۆشیاری کۆمەڵایەتی ئەمڕۆ پێویستێکی مێژوویە. نابێت ڕێگا بەدرێت جارێکی دیکە بە جەنگی دەرونی درۆ بڵاوکردنەوە دروستکردنی جیاوازی دەستکردی دوژمنان جوڵانەوەی کە بە خوێن و ئازاری خەڵک شکڵی گرتووە بەلا ڕێدابشێ. ڕەزا پەهلاوی چەندین جار لە کردەوەدا نیشانی داوەکە لە بەرگی ئۆپۆزیسیۆندا هەمیشە لە پاڵ سپا و مەکینەی سەرکوتی ڕژیمدا وەستاوە. خۆی ئاشکرا ڕاگەیاندووەکە لەگەڵ هەمان سپا و هەمان بەسیژ لە هەوڵی بەدەستهێنانی دەسەڵاتی سیاسیدایە. با پرۆژێکی وەها ڕوونە کە ئەو نەک بەدیلی ئازادیە بەڵکو درێژێ هەمان پێکاتەی سەرکوسە بە ناوێکی دیکە. ئەو و هەموو ڕەوتی پاشایەتی خواز دوژمنی ئازادی، دوژمنی سربەخۆیی، دوژمنی خەڵکێکن کە بە فیداکاری و قوربانیدانی گیان بۆ ڕزگاربوون لە ستەمکاری دەژەنگن. خەباتی خەڵکێران نەشیاوی مامەڵەیە، نەشیاوی دەست بە سەرداگرتن. تەنها بە پاراستنی یەکگرتووی، هۆشیاری و پشبەستن بە هێزی سربەخۆی خەڵک دەتوانرێت لە بەرامبەر هەم ڕژیمی سەرکوتگەر و هەم بەدیلە ساختە و سەپێنراوەکان بوەستین. ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێک هاوبشتی خەباتکارانە لە نێوان کرێکاران، ژنان، مامۆستایان، خانە نشینان، خوێندکاران، گەنجانی بێکار، کەمینەنسەوەیەکان و هەموو ستەملێکراوانی کۆمەلگا پێویستێکی بنەڕەتی وەرکێکی ژیانیە. هیچ بەشێکی کۆمەلگا بەتەنها لە خەباتە دەژی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بەدیهێنانی داخوازیە بە مافەکانی خۆی سەر ناکەوێت. تەنها بە پەیوەندی هۆشیارانە و ڕێکخراوی ئەم جوڵانەوانە بە پشبەستن بە بەڕژەوەندی هاوبەش و داخوازیە ڕاستەقینەکانی خەڵک و لەژێر ڕێبەرایەتی هێزێکی پێشڕەوکە زۆرینەی دانیشتوانی کۆمەلگا پێکدەهێنێت دەتوانرێت مەکینەی سەرکوت لە کار بخرێت و ڕێگەی ئازادی، دادپەروەری کۆمەڵایەتی و سەربەخۆی ڕاستەقینە خۆش بکرێت. هاوپشتی نەک دروشمێت بەڵکو چەکی خەڵکە لە بەرامبەر هەم ستەمکاری زاڵ و هەم بەدیلە سەپێنجرا و فێڵبازەکان.
بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سوپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و نامە و ئەڕاو بۆشوونەکانتان بۆمان بنێرن. جارێکی تر سپاس و ماڵەوە بە هیوای سەرکەوت.